و ئەوان دیارە لەسەر گرنگیدانیان بە هەرێمی کوردستان و ئاگاداربوون لە ڕووداوەکانی کە لە هەرێمی کوردستاندا دێنە پێش بەردەوامن. دیارە هەم وەکو خەمخۆریان بۆ خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بە گشتی و بە تایبەت و هەم وەکو بە تەنگەوە بوونیان بۆ پاراستنی هێمنی و ئاسایشی سنوورەکانی خۆیان دیارە بە حەقی خۆیانی دەزانن کە بە تەنگ خەڵکی و بە تەنگ وەزعی سیاسی هەرێمی کوردستان و عێراقەوە بن. دیارە جگە لە ئێمە بەرپرسانی دیکەشیان بینیوە لە هەموو لایەنە سیاسیەکان. ئێمە ژەمڕۆ بە خۆشحاڵی و پێشوازیمان لێکردن. ئەوەی کە باس کرا هەم باسی پەیوەندی دۆقۆڵی هەم باسی پەیوەندی مێژووی و هەم باسی بارودۆخی عێراق و هەرێمی کوردستانیش بەگشتی. از برادر عزیز و ارجمندم جناب ماموستا آقای علی باپیر بسیار بسیار متشکر هستم. امروز میزبان بنده بودن. تشکر میکنم از ایشون. جمهوری اسلامی ایران به تشکلها و به نیروهای اسلامی بسیار بسیار علاقمند هست و همکاری با اونها و روابط با اونها همیشه وجود داشته و انشالله وجود خواهد داشت. بنابراین من و آقای باپیر بحث‌های مشترک و مفیدی داشتیم که امیدوار هستم که انشالله تداوم داشته باشه و برای ملت عزیز و قهرمان کردستان عراق مفید و همگان موفق باشه.